شردیجی ام دبادین بهتر پیش دادشن به دل کتین ام شردیجی ام دبادین بهتر پیش دادشن ام دپاشی یا بری یارشتا بیشی کوچه لاته خوش ببینیم در کشی پاشیان بنیر افتی چوان ببزم بر به دیر کازور ایدین خون اف نجی خیال اف ستر کارزگار بونه تور دیام بزر فکار گیرانه ویلاتی میجی همو جیانه دیام بزر فکار گیرانه ویلاتی میجی همو جیانه ام بکن شر زوری پاشن ليسر ما أحلام لاني نزل بلنكن عالمة فرو فر بلنكن راكن عالمة فر بجور أم لي إيروخنن أم تبي درخنن رابكن همو رافو بور كل بحرارش مكان وسكن أم لروني ياوي بيش بادكن كل بحرارش مكان وسكن رونی یا وی بیش بادشن املی فاشی یا بیدی یارشا من داروشه ذاتی خوش بیمیل کاردستانان همین لدویان همین امین کینی چه دکن زمان یکیش بومه دین یکیشی بومه وکی دیو بازه کاتن ام شردیجی ام دبادین بهتر پیش دادشن به دل کتین ام شردیجی ام دبادین بهتر پیش دادشن ام دپاشی یا بری یارشتا بیشی کوچه لاته خوش ببینیم در کشی پاشیان بنیر افتی چوان ببزم بر به دیر کازور ایدین خون اف نجی خیال اف ستر کارزگار بونه تور دیام بزر فکار گیرانه ویلاتی میجی همو جیانه دیام بزر فکار گیرانه ویلاتی میجی همو جیانه ام بکن شر زوری پاشن ليسر ما أحلام لاني نزل بلنكن عالمة فرو فر بلنكن راكن عالمة فر بجور أم لي إيروخنن أم تبي درخنن رابكن همو رافو بور كل بحرارش مكان وسكن أم لروني ياوي بيش بادكن كل بحرارش مكان وسكن رونی یا وی بیش بادشن املی فاشی یا بیدی یارشا من داروشه ذاتی
خیابان خروش آور از تا و زندون خیابان خروش آور از تا و زندون زدن دستولش پیکر و رمزی از سندجی کویلتی خیابان سنگر خیابان سنگر شدی خیت فنگو سری پل اندیش شدی خیت فنگو سری پل اندیش بزارو چکونش بدایلم بزارو چکونش بدایلم صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت سنگرو خاکی جنگ آوردا گهاتن و ماشین و پوتین دهاتن بگش سنگرو خاکی جنگ آوردا صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت خاکی جنگ آوردا صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت شهرک قبل میدون کاج 16. بڵێ سلاوی دووبارەتان لەبێ بینەرانی ئازیزی تلوزیۆنی کۆمەڵە بە بەرنامەی ڕاستەوخۆ سەبارەت بە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی ئێران لەگەڵتانین بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هەواڵەکان سەبارەت بە ئەمڕۆ. هەروەک خۆتان ئاگادارن شۆڕای هاوانگی ڕێکخراوی سنفی فەرەنگیان و زۆرێک لە هەڵسوراوە کۆمەڵایەتیەکان چەند ڕۆژ لەو پێش بانگەوازی مانگرتنیان دەردا و ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە زۆربەی شارەکانی ئێران بەدەم ئەم بانگەوازەوە چوون بە تایبەت لە کوردستان یەک پارچە خەڵک دوکان و بازاڕیان داخست و هەر لە بەیانیەوە
خەڵک ڕژانە سەرقام و خۆپیشاندانیان کرد و ژنیان ئازادی مەرگ و نەمان بۆ دیکتاتۆریان دەوتەوە و لە زۆربەی شارەکانیش شەڕ و تێکەڵچوون لەگەڵ خۆپیشان لەبینی ئەمریکان ڕووی داوە. ئێستا زۆرمان وێنە و ڤیدیۆ بواتووە لە شارەکانی کوردستان میێران ئەم شەو شاری مەهاباد شەقامەکان ڕۆژێر لە زۆربەی ئەم شارانە شەقامەکانیان بەدەستەوە گرتووە و پاشەکشان بە هێزە ئەمنیەکان کردووە. ئێمە ئەمڕۆ لە بەرنامەی ڕاستەوخۆدا لەگەڵ دەرەوەی وڵاتیش ئێمە پەیوەندیمان بوو زۆر یەک لە شارەکان لە دەرەوەی وڵات ئاکسیۆنی ناڕزایەتی بەڕێوەچووە هاوڕێیان لەوێ گزارشیان بۆ تەهیە کردین و ڤیدیۆشیان نردووە حتمما لە درێژەی بەرنامەکەدا گەمەجال بوو ئەم ڤیدیۆیانش بڵاو دەبێتەوە. دواتر چەند بینەرێک پامیان نردووە کە لە بەرنامەی ڕاستەوخۆدا حتمما باسیەوە بکەین کە ئێمە ئینترنێت زۆر لاوازە زۆر کەس ویستوێتی ڤیدیۆ بنێرێ بەڵام بەداخەوە بەهۆی لاوازی ئینترنێتەوە ڤیدیۆکان جارێ بەدەست نەگەیشتون و بە پایان بۆیان نووسیمی کە زۆربەی شارەکانی کوردستان ئەم شەو خرۆشاوە و جیاوازی لەبین لە چاو شەوانی دیتر ئەوەیە کە هەر لە بانی و خۆپیشاندان هەروە بەردەوام بووەوە تا ئێستاکەش کە من لەگەڵ ئێوەی عزیزم دەوامە. دواتریش بۆ ئەو پرسیارێکی بینەرێکە سێ چوارجار بۆچی لایڤەکەمان بەرنامەی ڕاستەوخۆمان وەکو لایڤ لە ئینستاگرام بڵاو نابێتەوە هەرو جۆری کە من چەند شەو پێشتریش باسم کرد ئەم بەرنامەی ئێمە ئێستا بە ڕۆژ نەبووتەوە کە بە ڕۆژیش بێتەوە حتمما وای لە دەکەین بەڵام لە تەلێگرامی کۆمەڵە میدیان نەتۆرک ئێمە ئێستا دەتوانم بچنە سەر ئەم کاناڵی کۆمەڵە میدیا و ڕاستەوخۆ ئەم بەرنامەیە ببینن. ئێمە ئەو ڤیدیوانی کە تا ئێستا بەدەستمان گەیشتووە حتمما بڵاوی دەکەینەوە ئەگەر پام یا راپۆرتی نوێ بەدەستان گەیشت بەم ژمارە تەلەفۆنیکە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکە دەبینن حتمما بۆمان بنێرن و ئێوەشتیان لێ ئاگادار دەکەینەوە. ئێستا ئەگەر هاوڕێیانی ئۆتاق فەرمان بۆ ئەوەی کە دوایین زانیاری سەبارەت بە ڕووداوەکانی ئەمڕۆ بە کامەڵی بزانین بتوانن هاوڕێ کاوان سەنعیکە لە بەشی مرکزی خەبەری کۆمەڵە تیڤی کار دەکات بیەنە سەر هێڵ وە دوایین زانیاریمان سەبارەت بە ڕووداوەکانی ئەمڕۆ پێ بدات. تا هاوڕێ کاوان حاضر دەبێت ڤیدیۆیەک ببینن هاوڕەکان دەبینە سەرخەت و زانیاری زیاتری لێوەردەگرین. تربيش دادكنا بدلكتين امشريجيني ام بضادين بتربيش دادكنا ام باشي يا بري يا رشتا بيشي كوشي لا تخوش ببينين دركشي فاشيان بنير افتي شوان ببزم بربي دير كازور ايدينا خون اف نجي خيال اف ستر کارت کار بونه تور دیام بدر فکار گیرانه ویلاتی میشی همو جیانه دیام بدر فکار گیرانه ویلاتی میشی همو جیانه امی بکن شر دوری پاشن لیسر میں آلام لینی نزم بلندکن آلامه فرو فر بلندکن راكن علامة بر بشور أمري إيروخنن أم تبي درخنن رابكن همو رفو بور كل بحارش مكان وسكن أم روني يا ويديش بادكن كل
رشوتمان و تگی ام لرونیا و پیشوادجن ام لفاشیا بدین رشا انداروژه ذاتی خوش بیمین کردستانان همین لدویان همین امینی شدکن زمان یکیش بومه دین یکیشی بومه وکی دو بازه کاتن سرهلدان جیانه برخودان جیانه بەڵێ بینەرانی ئازیز هەر ئێستاش هاوڕێ کاوان سەنیعی پێشمەرگەی کۆمەڵە و ئەندامی حیزبی کۆمونیستی ئێرانمان لەگەڵە کە بتوانین دوایین زانیاریەکانی لێوەرگرین. هاوڕێ کاوان ئەم کاتت باش سپاس بۆ بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەومان. ئەگەر دەکرێت دوایین زانیاریمان سەبارەت بە ڕووداوەکانی ئەمڕۆ پێ بڵێ و بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش ئاگادارکەی. منی سلامات دەکەم لە خزمەت هاوڕێ ئەمیر خۆشەویست بە هەروەها سلامات دەکەم لە خزمەت هەموو بینەرانی عزیز و شۆڕشکێری کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران بەسەر چاو لە خزمەتدام. هەرو جۆرەکە ئاگادارن ئەمڕۆیش ئێمە مانگرتنێکی شکۆدارمان بوو لە شارەکانی مەهاباد، سنە، دیواندەرە، هەتا جوانڕۆ، مەریوان، سەقز. پاش مانگرتنەکە بڕیارەوە بوو کە لە سەر سەعات 12 خەڵک بڕژێنە دەرەوە بڕژنە سەر شەقامەکان و دژ بە دەسەڵاتی سەرکردگەری کۆماری ئیسلامی دروشم بڵێنەوە. زۆربەی شارەکان دەستیان پێکرده بوو هاوکات لەگەڵ مەسەڵەن سنە کە شاید بێژم بۆ یەکەم جار بوو کە ئەوەڵ شار بوو بەسڵاح کە ئاوا هاتە سەر شەقام و ئەویش بەو شێوە بەربڵاو بە تاکتیکێکی جوان لە زۆربەی گەڕەکەکانی شاری سنە ئێمە خۆپێشاندانمان بوو چون تەمەرکوز هێزی نەبوو کۆماری ئیسلامی وە زۆریشە ترسا کە خوێندکاران دانشگای سنە و دانشگای کوردستانیش پەیوەستی خەڵک لە ناو شەقامەکان بن سەرەتا هێزەکانی منتەقل کرد بۆ بەردرگای دانشگا ئیجازەی نەدا دەرگای دانشگا بەسەریانە داخست هەرو کارێکە بۆ دانشگای ئەمیر کەبیر وە لە مەشهدیشە بە زۆربەی دانشگاکانەوە کاریە کرد منتەها لەسەر شەقامەکان چون بەربڵاو بوو نەیتوانین تەمەرکوز هێزدانێت شەڕ بوو دەرگیری بوو وەلێ خۆ بە ئەو جۆرەکە باید و شاید نەیتوانی کە ڕوبەڕووی خەڵک بێتەوە خەڵک گورەیان بەرزە هەمەتوەیان داسە خەرجە و ئامادەن ینی عبوریان کردە لە ئەو مەراحلە ئینقلابیە ئامادەن پۆختە بوونی تر ئەزان چیانەوێ لە شارەکانی دیکەشی جوانڕۆیش تا ئەم ئاخرین دەقایقە هەر شلۆخ بوو زۆربەی شەقامەکان هەر بەدەست خەڵکەوە بوو عەمەڵەن تەقەی ڕاستەوخۆ لە خەڵکەکرا بەداخەوە لە شاری سنەیش تاو جێگە کە ئێمە ئامارمان هەیە 2 کەس گیانیان لەدەستا دانیکیان کە بریندار بوو برینەکەیشی بەلایسکیەوە بوو کە خوێن ڕێژی شەدید بوو لە بیمارستانە بەداخەوە گیانی بەخ کرد لە تاران لە زۆربەی ناوچەکان شلۆخ بوو لە شماڵ لە ڕەشتە لە عێراکە ئێمە ڕێپێوانی عەزیممان بوو لە ئیسفەهانە هەر بۆ جۆرە بەڵام تاران زۆر تایبەت بوو لە مەشهەدیشە کە بە ئیسلاح ناوەندی مەزهەبی ڕژیمە و بەو شێوە ئینتزاری نەبوو بەڵام لێنە ئێمەش لە چەند ناوچە ئەبینین کە دەرگیری لەسەر لەگەڵ هێزە سەرکردگەرەکانی کۆماری ئیسلامی زۆرە بەڵام منەمەوێ ئەمە مدام تکرارەوێتەوە ئەم مەسئلە و خەڵک ئەوە نییە کە بڵێن جمهوری ئیسلامی بتوانێت چون هەم خۆی هێز و توانای خەریکە لە دەسات هەمەوەیکە و ئینسجام و مدیریەتیە لە ناو خۆی دام و دەستگاکەیە نەما ئەمە جزء ئەو مەراحلەیە کە پێڵێن مەراحلەی ئینقلابی کە ڕوو بە ئێمە شرایط ئینقلابیەچین دانەی لەو شرایطی ئەوەیە کە مدیریەتی لەسەر جامعە نامێنێت هەرو جۆرەکە فساد هەیە گوور سەردەما بوو ئێمە مەسەڵەن بوو نمونە خوێندکارانمان بوو ئەمڕۆ مناڵهایە کە چکۆلەن دەهەینەوە دین ئەوانە لەسەر شەقام مەرگ بۆ دیکتاتۆر دروشمیانە خۆ بە جمهوری ئیسلامی ناتانێت تەکەوانە دەرکەوێ مناڵێکە ترف حتا مناڵهایەکە ئێبتداین نانەوێ ئەم ڕژیمەیان ناوێت خەڵک عبوریان کردە لەو مەرحەلە بۆیە شتێکە زۆر بەرچاوە ئێمە بینیومانە لە میسرە
حکوومەتەکەی حوسنی مبارەک لە 17 ڕۆژ خەڵک لەسەر شەقام بوون حکوومەتەکەی ڕوخان بەڵام ئێمە بینیم 23 ڕۆژە خەڵکا لەسەر شەقام بەردەوامە بەربڵاوە ئەوەی کە نوکتەی موسبەتەم جۆن بشەیە ئەوەیە کە زۆر بەرینە پانتایی زۆرە بەربڵاوە بەڵام ئەشی لەو فاز ئەحساساتی ئەشێ بێتە دەرەوە ئەبێ مشخص بێ ئەو دروشمە کە بووەتە دروشمێ هەمەگیر و سەراسەری لە ئێرانە ژن ژیان ئازادی زۆر باشە بەڵام لە ئامریکا من نمونێ بچووکتان بۆێنمەوە زۆر جالب بوو کە ئێمە ناو هەواڵەکانیشە لە یەک دو ڕۆژ ڕابردوویشە بوومان کە حدود 10,000 نەفەر لە وڵاتی ئیمپریالیسی وەک ئامریکا دروشمێ ژن ژیان ئازادی ئەڵێنەوە وە دانێ لە دروشمەکان هەفتەپە ئێرن لە کنار و دروشمە باسی یەکەن ئەویش حکوومەتی شۆراییە ینی لە خودە ئامریکا و خەڵکە ئێرانیە کە هانە ئێنە پێیان بە واقعیەتە برگە خەریکن خەتان ئێمەش ئەوێ ئالتەرناتیڤەکەمان هەر لە ئیسۆم مشخصکەین فرێ لەو هێزانە کە ڕیزشەکەن لە ناو دەسەڵات و لە ناو نظامە کۆماری ئیسلامیە ماتەڵەوەن کە ئەوەی کیشە شەک و تەردیدی بێ گەرەی خیال ڕاحەت بێ کە بزانێ ئالتەرناتیڤەکە چییە سەوزی دووسواغە کۆمار ئیسلامی نەما دروشمەکە مشخصە وەلێ خۆ بە ئالتەرناتیڤەکە چییە دوایەوە چییە بێت چی تێدە سەرکار بۆیە لازمە ئێمە ئالەم مەرحەڵە خەڵکی ڕابگەێنین کە ئەو دروشمە جوانە نان پێشتر نان کار ئازادی حکوومەت شۆرایی بوو ئێستا کە ژن ژیان ئازادی بووەتە شعاری سەراسەری ئەتانین ئەو دەسەڵاتی شۆرایی یا حکوومەتی شۆراییشی پێ ئێزافەکەین و خەڵک لە هەموو شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و حتا ڕای بگەێنن بڵاوی کەنە بۆ شارە فارسەکانیشکە هەرو دروشمە لەسەر شەقامەکان بڵێن کە مشخص بێ ئێمە چیمانەوێت جمهوریە دموکراتیکمانەوێ جمهوریە شۆراییمانەوێ حکوومەت و دەسەڵاتی شۆراییمانەوێ ئیتر دەسەڵاتی سەرکوتگەر و توتالیترمان ناوێت حکوومەتێک کامڵەن لایک یا حداقلی سکولارمانەوێ کە هیچ گونە دین و مەزهەب و ئیدۆلۆژیە کۆنەپەرسانە لە ناوێت دەخێڵنەوەی دەخاڵەت نەکە هەموو لە حەق و حقوق بەرابەر بەرخوردار بن نکتەیە بعدی کە زۆر مهمە ئالە مەرحەلەیە ماشی ئشارەی پێکەن ڕەحبەریەتەوە جۆنبشەیە ئەم جۆنبشە تا ئێستا فاقد ڕاهبەری بووە وەلی ئەگە گەرەکمان بێ بە نەتیجە بگەین پس یەک ئەبێ یەک دروشمە واحد بێ دوو بەربڵاو بێ ینی سەراسەری بێ واقعاً بە تەداومی بێ سێ چوار ئەبێ ڕەحبەری بێ من تەقازامێ لە خەڵک باوەڕیان بە کێ هەیە لە توول 43 ساڵ ڕابردوو ئەحزاب مختلفیان دیە ڕەحبەرانی مختلفیان دیە لە داخڵی شێمە ڕەحبەرانی باشمان هەیە چ لە ناو جۆنبشی کرێکاریە چ لە ناو بزوتنەوەی ژنانە چ لە ناو بازنشەستگانە معلمان ئەمانە ئینسانهای فەرهیختن ئینسانهای زەحمەت کێشن ئەتانن ناو کەسێ وەکو ڕێبەر ناو بوون ئەو ڕەحبەرە نەخشی مدیریەتیە لیدرێکە کە ئەتانێ هەموو جەریانەکان بەتەواو جیاوازیەکانەوە لەژێر چەترێکە کۆکاتەوە تا ئێمە بتانین لەم مەرحەلە گوزارکەین لە جمهوری ئیسلامی دوایەوە کە کەفتینە مەرحەلەی گوزار لێنێشتانین بەڕاحەتی مدیریەتی گەن چۆن ڕەحبەری هەیە جۆنبشەکە بۆیە بۆ خاتە من حەزەکەم تاکید کەمەوە دووبارە لەسەرم بابەتە گیانەکەم کاوان چون مەجای بەرنامەکەمان کەمە ئەگەر لە بەشی سەراسەریەکەیدا حواڵیا راپۆرتت بۆ ناتوە کە ئەسان کەس دەست بەسەر کرا بێت یا بریندار بوو بێت جیا لە ئەوەی کە باسی سنەت کرد بەداخەڵ چون ڕوو بە کورتی بەڵێ بەسەر چاو لە تارانە بەرەوەڵە هەم دەست بەسەرکران بووە ڕێژەکەی مشخص نییە فقط وتگیانە چەندین کەس تەقەی ڕاستەخۆ لە خەڵکرا و چەند کەسی بریندار بوون وەلێ خۆ بە ئامارێکە لە جوان ڕۆ هاتە ئەڵێ 11 کەس بریندار بوون 2 کەسیش لە هێزەکان ڕژیم بریندار بوون ئیسە چۆنیەتی و ئەوانەی شاید لە داهاتووە ڕۆشنەوە بێتەوە وەلێ خۆ دەست بەسەرکران بووە لە کرمانە چەندین کەس دەست بەسەرکران حتا ڕەحمیان بە ژنە حامڵە نەکردا لە مەشهەدە شلیک ڕاستەوخۆ مستەقیمیان بووە کچێ بریندار بووە مشخصنیە توێتە بیمارستان ئیسە لە نەخۆشخانەیە کە بارودۆخی باشی یانە ئێمە ئاگاییمان لەسەر ئەوە نییە مشخصەوێت وەلێ خۆ ڕژیم دەستی بۆ سەرکوت بردە دەست ناپارێزێ طبیعەتەن لە داهاتویشە بەسەر چاو کاکامیر ئێمە ئامارەکان سایەکەین کۆکەینەوە هەم کوژراوەکان هەم بریندارەکان ئامارێ دقیق و ڕاستەوخۆ جوان ئێمە پێشکەش بە خەڵکی ئازیزی ڕۆژهەڵاتی کوردستان بەڵێ زۆر سپاس هاوڕێ کاوان سەنیعی بۆ زانیاریەکانی کە پێتی داین
مایشەکەم ئێوەی شەروا خەسەنەوەمانونەوە بەڵێ زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز هەرو جۆرەی بیستان هاوڕێکاوان دوایین زانیاریەکان سەبارەت بە ڕووداوەکانی ئەمڕۆی پێکوتین و ئاگاداری کردینەوە حتممە نەگە مەجال بوو و راپۆرت و هەواڵی نەی بۆ هات دووارە دێنینەوە سەرخەت و یەوەشی لە ئاگادار دەکەین. ئێمە ئێستا کاتی بەرنمەکەمان فعلەن کاتی ڕوو بە تەواوبوونە ئەگەر توانیمان ئەم شەو دووبارە ڕاستەوخۆ دێن نەشمانتوانی بەیانی حتمما دووارە بەرنامەی ڕاستەوخۆمان دەبێتەوە بۆ ئەوەی کە راپۆرت و هەواڵەکان یا وێنە و ویددیوەکان بنێرن بەم ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتاندا هەیە بەم ژمارەیە بە تەلێگرام بۆمانی بنێرن و ئێمەش ئاگاداری ئێوەی دەکەینەوە. زۆر سپاس بەوەی کە بەشداری تا ئێستا لەگەڵمان بوون بە بەرنامەی ڕاستەوخۆ سەبارەت بە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی ئەمڕۆی کوردستان و ئێران بەگشتی. تا شەوێکی تر هەرشاد و بەختەوەر بن و سەرکەوتنتان بۆ باوەت دەخوازم. دوری شۆڕشینێ دەشاکێنێ باچەکێ لە ژێرە واڵە سوورەم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنێ من مەڵای سووری شۆڕشینێ دەشاکێنێ